هەڵکەوتەی سروشتی هەرێمی کوردستان و لە نێویشیدا دەڤەری سۆران بە یەکێک لە ناوچە گرنگەکانی گەشتیاریدا دەنرێت و دەتوانرێت لە هەر 4 وەرزی ساڵدا سوودی ئابووری گەورەی لێ ببینرێت. بەڵام بوونی کەم و کوڕی و گرنگی نەدانی پێویست بەو کەرتە لەلایەن حکوومەتەوە وای کردووە گەشت و گوزار لە هەرێمی کوردستان نەبێتە سەرچاوەی داهات. لەم ڕوانگەیەوە و بۆ دەستنیشانکردنی بەشێک لە کەم و کوڕیەکانی ئەم سێکتەرە لە زانکۆی سۆران کۆنفرانسێکی زانستی لە بواری گەشت و گوزاردا بەڕێوە چوو. ئێمە هەوڵە دەینکەوە ئەو کەم و کورتیەوە و هەروەها ئەو گیرگرفتانی کە دێنە بەردەم کەرتی گەشت و گوزار لە دەڤەری سۆراندا بتوانین بەلایەنی ئەکادیمی و زانستیدا کلێنەیەک بدۆزینەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. و لەو توێژینەوانەی کە خۆشم کە تێیدا بەشدارم هەوڵماندایە وەک لایەنی ئەکادیمی باشترین و گونجاوترین شوێنی گەشت و گوزار لە قەزای چۆمان دیاری بکەین. ئەمە ئەتوانین وەکو ئەکادیمی بتوانین کەوە باشترین شوێن بدۆزینەوە و لە کاتی جێبەجێکردنیش لە بۆوان بەجێ دێڵین. دکتۆر عومەر یەکێک لە توێژەرانی کۆنفرانسەکە بوو. ئەو لە توێژینەوەکەیدا ئاماژە بە گرنگی قەزای چۆمان دەدات کە بۆ گەشت و گوزار ناوچەیەکی شیاوە و دەتوانرێت وە بەرهێنانی تێدا بکرێت. بەڵام تا ئێستا نەتوانراوە سوودی لێوەربگیرێ و سەرنجی گەشتیاران بۆ ڕابچێشرێت. سەبارەت بە چۆمان بەڕاستی یەکێک لەو ناوچانەی کە لەسەر ئاستی هەموو عێراق دەتوانم بڵێم زۆر دەوڵەمەندە بە بنەما سروشتیەکانی دامەزراندنی گەشت و گوزار و دەکرێتن و بەرهێنانی تێدا بکرێ و گەشەپێدانی بەردەوامیشی لەسەر ئەنجام بدرێ. بۆ نمونە لەلایەنی جیۆلۆجیەوە، لەلایەنی لێژیەوە، لەلایەنی شێوەکانی سەر ڕووی زەویە، لەلایەنی بۆ نمونە دەرامەتی ئاوە، لەلایەنی پۆشاکی ڕووەکیەوە. ئەسڵەن تەخاوەن هەندێک ڕووەکە لە هەموو عێراقدا بوونی نییە. بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران ئاماژە بەوە دەدات بۆ بەرەو پێشبردننی گەشت و گوزاری ناوچەکە پێویستە ڕۆتینات کەم بکرێتەوە و ڕێگاوبانەکان نۆژەن بکرێنەوە و هانی وەبەرهێنانیش بدرێت. کۆمەڵک تەگەرە لە بەردەم بەرەوبەشتنی گەشت و گوزار هەن یەک لەوانە بەڕاستی بوونی کێشەی مڵوداریکە هەڵکێشی زۆری عشایی خۆ بە خاوەن ئەو ناوچانە دەزانن. ئەمە یەکشان. ئەوەی دومیان بەڕاستی بوونی ڕۆتیناتێکی ئیداری زۆر لە نێوان و لاینە پەیوەنددارەکانی دەرەوەی پێیوەست بە گەشت و گوزارکەوە دەکاتن بەڕاستی تەگەرێکی زۆر بێختە بەردەم وەبرهێنەرە. وەکو باسم کرد یعنی تو دەبی بەڕاستی بتەوێت گەشت و گوزاریش پێشکەوتبی ژێرخانی ئابووری گەشت و گوزاری ژێرخانی گەشت و گوزاری ناوچە گەشت و گوزاریەکان بەرەو پێشبردنی لە ڕێگایە، لە ئاوە، لە کارەبا، لە جوانکاری ناسانەی بەڕاستی ئەبێ هەموو داوائیرەکان لە خزمەتی گەشت و گوزاردا بن بۆ ئەوی بتوانن گەشت و گوزارێکی پێشکەوتوانەوە. دەڤەری سۆران بە یەکێک لە ناوچە گەشتیاریە گرنگەکانی پارێزگای هەولێردا دەنرێت. بە جۆرێک لە ١٨٠ سەیرانگە و هاوینە هەوارەکانی ئەو پارێزگایە کەوتونەتە دەڤەری سۆران. ساڵانە ژمارەیەکی زۆری گەشتیار ڕوو لە ناوچە گەشتیاریەکان دەکەن. بەڵام تا ئێستا لە هەرێمی کوردستان نەتوانراوە سوودی ئابووری و ستراتیژی لە کەرتی گەشتیاری وەربگیرێت و بکرێتە یەکێک لە سەرچاوەکانی داهاتی گشتی. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.